گناهی من ئەوەن زۆرن وەکو لافای بەرانە یەقینە تۆ کەریمی لوتفەکەت بێ حەد فەراوانە وەسیلەی ڕستگاری من لەلای تۆ سەهل و ئاسانایە ترحمك بأحوالم كمالي فيز إحسانا سرايا سرچو ببا عمرم ببهدا لدى الدنيا سبيب ميسر رمراش ببي زهد ببي تقوى أبم حالة شلون رمبي طلب كم جنة المأوى هزار جاء توبة يا ربي وجود مغرق عصيانا هزار جار توبة يا ربي وجود غرق عصيانا أمن دستم بداماني تو أي مولاي درويشان أمن دستم بداماني تو أي مولاي درويشان أمن روحم بقرباني تو أي آغاي درويشان أمن روحم بقرباني تو أي آغاي درويشان خريداران يوسف بايا همويان بين وحاضر بين خريداران يوسف بايا همويان بين وحاضر بين لبازاري طريق الدواء لقل سوداء درويشان لبازاري طريق الدواء لقل سوداء درويشان أمن دستم بداماني تو أي مولاي درويشان أمن روحم بقرباني تو أي آغاي درويشان أمن روحم بقرباني تو أي آغاي درويشان أمن روحم بقرباني تو أي آغاي درويشان لسايي فايز نور داي ميتابان بحمد الله لسايي فايز نور داي ميتابان بحمد الله هميشة روشن وصافا شوي الداي درويشان هميشة روشن وصافا شوي الداي درويشان أمن دستم بداماني تو أي مولاي درويشان أمن روحم بقرباني تو أي آغاي درويشان أمن روحم
بچاو بم دی بازیزیان برمرقا دی تو یا نبی اللهم مینم یا نبی توی دنیا و دینم یا نبی ما فدای تو به عزیزیان روحی شیرینم یا نبی ما فدای تو به عزیزیان روحی شیرینم یا نبی دلی با یاد دیانا بی گشتا یا نبی نشأی نوری حب عزیز یاد بخشتا یا نبی نشأی نوری حب عزیزیان بخشیتا و یا نبی همالونینم یا نبی توی دنیا و دینم یا نبی فدای تو به عزیزیان روحی شیرینم یا نبی فدای تو به عزیزیان روحی شیرینم یا نبی یاخوا دەنگ و دەمتان خۆش بێ زۆر زۆر سپاستانەکەین. بەڵێ عزیزان ئەم دەنگە خۆشەی کە بیستان پێناسە و پێشەکێک بوو بۆ گروپە جوانەکە یاران و پێویست ناکە ئێمە زیاتر لەسەر گروپی یاران قسە بکەین وە لە چەند ڕۆژی ڕابردووشدا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداری فێستیڤالێکیان کرد و ئەلحەمدولای یەکەمی بەو فێستیڤاڵەش بوون. ئەمڕۆ ئێمە قسە لەسەر چالاکیەکانی گروپەکە و تایبەتیش یەکەینەوە زیاتر بە سەری ساڵی کۆچی کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەککەی پیرۆزەوە بۆ شاری مەدینەی درەوشاوە و لەگەڵمان بن تا کۆتایی بەرنامە لە خزمەت گروپی یاراندا دەبین. زۆر بەخێر بێن هەدیەک لە بەڕێزان مامۆستا بیلال کێوانی و مامۆستا ڕابەر کوردستانی و ئەو دوو عاجز و خۆشەویستەمان کاک گوسامە وادی و کاک بڵێسە سیدرای خوا بەخێر بێن دەست و پەنجەتان خۆش بێ و ماندوو نەبن ئینشاءڵڵا. زۆر بەخێر بن یاخوا. کاک بیلال عیرفان چیمان پێ دەڵێت لەبارەی کۆچەوە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە ئەگەر بمانەوێ خوێندنەوە و تێڕوانینێکی عیرفانیانە بۆ کۆچ بکەین ئەبێ لە بیسمیلاوە دەست پێ بکەین. کاتێک مرۆڤ ئەڵێ بیسمیلا واتە بە ناوی خوا تەواوی سڕ و نهێنی کەون و وجود ئەو تا لە ژێر بێ بیسمیلا وەکو زۆربەی زۆری عاریفەکان باسی لەوە ئەکەن. وشەی بیسمیلا واتە ئەوەی کە ئیتر تۆ هەموو وجود و هەموو بوون و هەموو ئەو تایبەتمەندێتی و ئیمتیازاتانەی کە خۆت هەیە ئەیخەیتە ئەولاوە لەو کاتێک کە ئەڵێ بیسمیلا. عیرفان یعنی ئەوەی کە تۆ بە هەموو مانایەک ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە لە مەراسیمی جەژنی قوربانی پیرۆزا بووین. ئەبێ قوربانی بە هەموو ئەو خواستە شخصی و تاگرایی و نەفسیانەی خۆت بی لە پێناو چۆنەڵی ئاستێکی باڵاتر بۆ ئەوەی کە ڕۆحی ئینسان بەرەو ئاستێکی بەرزتر و گەورەتر و شیاوتر عروج بکە. هیجرەت ڕاستە بەجەستە هیجرەتی پێغەمبەر و ئەسحاب بوو لە مەککەوە بۆ مەدینە صلی الله علیه و آله وسلم ڕزای خوا لە ئەسحاب و هاوڵانی بێ. بەڵام لە هەمان کاتە هیجرەت بوو بەرەو قۆناغێکی نوێتر، هیجرەت بوو بەرەو ئاستێکی باڵاتر و گەورەتر. یعنی تایە زۆر شت تەجەلی کرد. ئەگەر ئێمە باس لەوە بکەین کە ڕەهەند و ئەبعاد و چۆنەڵی چوارچێوەی هیجرەت بخوێنینەوە زۆر شتی عەجیب و غەریبمان بۆ دەرەکەوێت. پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم کاتێک کە بڕیاری ئەوەیدا لە مەککەوە هیجرەت بکا بۆ مەدینە ڕاستە هیجرەتێکی جەستەیی و مەسەلەن مادی بوو، بەڵام لە هەمان کاتە ئەیویست بە ئەسحاب بڵێ کە ئەبێ قوربانی بە هەموو ئەو شتانە بیت کە لە حیاتی تو هەیە، لە وجودی تو هەیە. پێغەمبەری خوا کاتێک کە لە مەککە چووە دەرەوە ئاوڕێکی دایەوە بۆ مەدینە و سەیری شاخی هینی کرد، بڵین مەککەی کرد، فەرمووی واللهی خۆشم ئەوەیت، واللهی حەزم نەئەکرد بەجێت بێڵم، بەڵام ئەگەر ئەوانە بیان هێڵایە حەزمە کرد لێرە درێژم بە ژیان و ئەوە باە لێرە ئەوەمان بۆ دەرەکەوێت کە خودی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم چەند
چۆنڵێ قوربانی گەورەی یاوە تەنانەت بەو جێگە و شوێنە زرگەی کە خۆی تایە گەورە بوو لە دایک بووە و پەروەردە بووە تایە کۆمەڵێک یادگاری زۆر زۆر گەورە و شیرین پێغەمبەری خوا هەی بۆ لە ناو مەکەیە بەڵام هیجرەت وا ئەکا کە قوربانی بە هەموو ئەو حاڵەتانە بە کۆچ بکە لە ناو مەکە و بۆ مەدینە دوجار ئێمە کاتێک کە باسمان لەوە کروتمان هیجرەت یعنی بسم الله یعنی ئەوەی کە ئیتر تۆ ئەم وجودەی کە هەتا معنایەکی تر وەربگرێ جوانیەکی تر وەربگرێ ڕووکارێکی تر وەربگرێ لەوەی کە هەیە زۆر شت هەیە تەجەلیەکە من زۆر جار ینی کاتێک کە باس لەو ئاەتە ئەەکەم باس لەو حاڵەتە ئەەکەم کە پێغەمبەری خوا لەگەڵ ئەبوو بەکری سەدیقە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە ناو ئەشکەوتی حیراان عفوا لە ناو ئەشکەوتی سەوران کاتێک کە مەسەلەن لەوێ گیرساونەتەوە بۆ ئەوەی کە کافرەکان پیان نەزانن بێ بڕواکان مشتێکەکانی مەکە پیان نەزانن لەوێ شێخ متەوەلی شعراوی شتێکی زۆر زۆر جوان باسەکە کە ئەتوانم بڵێم بەنسبەت منەوە کاتێکە بە خزمەتی ئەمە قولەیە گەیشتن شتێکی زۆر تازە بوو کاتێک کە ئێمە باز لە عیرفانەکەین ئەبێ خوا لە زۆربەی زۆری ئەسما و صفاتیان لە ئینسانە تەجەلی بکە لە ئینسانە جیلوە بکە بۆ ئەوەی کە ئینسان تەواوی هەموو ئەو شتانە دەرکا کە خوا لە ئەسما و صفاتە هەیەی و بۆ ئەوەیە کە ئینسان لە ژیانی ڕۆژانەیە دەرکی بکە ئەفەرمێ کاتێک کە خوای گەورە لەو لەحزەیە ئەبوو بەکری سەدیق کە تۆزێک وە کۆڵەیەها خەفەتبار بوو نەکترسا ئەم دوو شتە دوو حاڵەتی زۆر جیاوازن خەفەتبار بوو بەوەی کە مەسەلەن کافرەکان پێیان بزانن و کەشف ببن لەویان و پێغەمبەری خوا تووشی ئازار و ناڕەحەتێک ببێ پێیوت لا تحزن إن الله معنا جا سەیری خوێندنەوەی عیرفانیانە بکە بۆ ئەم بابەتە سبحان الله شێخ متەوەلی شعراوی زۆر جوان باسی ئەمەکە ئەفەرمێ خوای گەورە کاتێک کە مەعیەتی جیلوە ئەکا تەجەلی ئەکا خوا نابینرێ خوای گەورە نابینرێ کاتێک کە خوای گەورە لە ناو ئەشکەوتی سەورە تەجەلی کرد بۆ کێ بۆ پێغەمبەر و ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیتر کاتێک کە کافرەکانی هاتن نەبینران جوانە چونکە کاتێک کە تۆ سەیرەکەی مەعیەتی خوا لەو لەحزەیە تەجەلیەکە ئەمە دەرسێکە بۆ ئەوەی کە ئینسان کاتێک کەوەی کە هیجرەت ئەکا هیجرەت لە هەوا و ئارەزوو نەفس و شەیطەنەتی دنیەوی خۆت لەو سەودا و مامەڵە مناڵانەی کە لە مێشکمانایە بەرەو عیشقێک ئەڕۆی بەرەو حاڵەتێک ئەڕۆی زیاتر تۆ پێ ئەگەیت و تێ ئەگەیت لە کۆمەڵێشت ئیتر ئەو وەختە زۆربەی زۆری ئەسما و صفاتی خوا لە ئینسانە تەجەلیەکە کە زۆربەی زۆری حاجەکانمان ڕۆشتون دیداری ئەو شوێنەیان کردووە هەرچوون بۆ ئەوەی کە بزانن ئەشکەوتی سەور چۆنە ئەڵێ شوێنێکی زۆر زۆر بچووک هەر بە حاڵەگەر ئاوا بکەی ئەزانیت کە مەسەلەن چێتیایە و چێتیانە بەڵام کاتێک کە خوا مەعیەتی خوا جیلوە ئەکا تەجەلی ئەکا ئەبینی ئەصحاب پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم لەگەڵ ئەبوو بەکری سەدیقە نابینرێن و وەکوڵێ مەعیەتی خوا لەو کاتە ئیتە تەجەلی ئەکا زۆر جوانە مامۆستا بیلال مامۆستا ڕابەر قسەکانی مامۆستا بیلال ئەوەندە خۆشن بە وەکوڵێ تایوارە گوێ بۆ بگری تێر نابی پێم خۆشە لەبارەی ئەو چالاکی و فیستیڤالەوە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەشداریتان کە گروپی یاران سوپاس بۆ خوا بۆ یەکەمی ئەو فیستیڤالە لەبارەی ئەو چالاکیەوە زۆر بە کورتی قسەمان بۆ بکەیت ئەوەی ڕاست بێ پێش هەموو شتێک منیش پیرۆزبایی خۆم دەکەم بە بۆنەی سەری ساڵی کۆچیەوە ئینشاءالله بێتە هۆی خێر و بەرەکەت بە وڵات و نیشتمانمان فکرەکە دیارە لە مێژینە لایەن خۆشەویستمان مامۆستا بیلال کەیوانیەوە دروست ببوو بەڵام ئیتر لەگەڵ گەڕانەوەی من لە ڕۆژهەڵاتەوە بەرەو باشوور کە من لەوە پێش لەوێ دەژیام ئاڵگۆڕی ئەو فکرەمان کرد کە ئێمە ئەم گروپە زیاتر ئەو گروپە هەر بوو بەڵام بە قبولکردنی من کە گەورەیان فەرمومنیان لەناو گروپەکەیان قبول کرد زیاتر هەوڵماندا کە بەرحاڵ خۆمان لە شوێنە نێودەوڵەتیەکان زیاتر نیشان بدەین وەکو گروپی یاران کە نوێنەری هەرێمی کوردستان بی دیارە یەکەم هەنگاوی جدیمان کە فیستیڤاڵی نەوای ڕەحمەت یەکێک لە گەورەترین فیستیڤاڵەکانە لەسەر ئاستی جیهانی بۆ دەف چونکە سنە شاری دەف و پایتەختی دەفی جیهانیە بۆیش ئێمە کە توانیمان لەوێ ئەم نمایشە جوانە بکەین جەماعەتێکی کە لەوێ حاضر بوون لەوێ حزوریان هەبوو وەکو دادوەرەکان کە نمونەیان کاکبێژەنی کامکار بوو کە وەکو ئوستورەی دەفی جیهانی دەناسرێت سمبولی دەفە زۆر زۆر سەرسام بوو بە ئیشەکەی ئێمە
الحەمدولله چۆن مامۆستا فەرمووی معیەتی خوا لەگەڵ کاتی بوونی حەزرەتی ئەبوبەکر و پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئەشکەوتەکەدا بە جورئەت قسەی دەکەم کە دەستێکی خوایی لە پشت ئەم گروپە ئێمە و دەنا گروپی زۆر بەقووەتر لە ناو فیستیڤاڵەکە بوون باوەڕتان بێ گروپی تێدایە بە ساڵانە خەریکی پرۆڤەیە بەڵام ئێمە توانیمان شتێک بکەین کە هەرچی هاتینە دەرێ لە ناو هۆڵەکە هەرچی گەیشتە ئێمە کوتی بەڕاستی شتێکتان کرد 3 ڕۆژە کە فیستیڤاڵ بەردەوامە شتی وامان نەبیوە الحەمدولله ئەمەش دیارە لوتفی خوای لەگەڵ بووە و ئێمە توانیمان نمایشێکی زۆر جوانی شەکانی خۆمان بکەین فیستیڤاڵەکە یەکجار زۆر بەقووەتە و ساڵانە گروپی بەقووەتر تێدا بەشداری دەکات ئێمەش هەوڵی ئەوەمان هەیە ئینشاءالله لە فیستیڤاڵە نێودەوڵەتیەکانی دیکە وەکو وڵاتی تورکیا وڵاتی مەراکش کە ئێستا فیستیڤاڵی سۆفیا هەیە لەوێ ئینشاءالله بتوانین وردە خۆمان ئامادەکەین بۆ فیستیڤاڵانەوە نوێنەرێکی لایق و شایستە بین بۆ هەرێمی کوردستان. سەرکەوتوو بن تا ئێستا بەشداریتان لە چەند فیستیڤاڵا کردووە؟ ئەمە یەکەمین جارە بەشدار بن؟ نەخێر ئەم گروپە پێشتر لە دوو جاریکە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی هەتاو لە بەشداریان کردو لە سنە بەڵام ئەم فیستیڤاڵیان زۆر جیاوازتر بوو بەڕاستی تر مامۆستاوان خۆشیان باش دەزانن کە فیستیڤاڵی نەوای ڕەحمەت بە چاوێکی دیکە لە ئێران سەیر دەکرێت. ڕاستە قسە فەرمێ لە ڕووی کوواڵێتی و زۆر فەرقی هەیە لەگەڵ مەسەلەن فیستیڤاڵەکانی دیکەی کە لە شاری سنە ئەنجام درراوە ئێمە تقریبا 3 ساڵ پێش ئێستا بەشداریمان لەم فیستیڤاڵایە کرد فیستیڤاڵی هەتاو بوو یان فیستیڤاڵی ڕەزەوی بە فارسیەکەی لەوانی شەهر الحەمدولله توانیمان ینی لە بەخشی تایبەتیان بڵین بەخشی ویژەکە میوانانی تایبەت لە دەرەوەی مەسەلەن ئێران بانگێشتەکرا بووی ئێمە توانیمان ینی لە ڕابردووشە هەم بە هەمان شێوە ینی پلەیەکی زۆر باش یان مەقامێکی باش بێنی بەڵام ئەم فیستیڤاڵیان زۆر جیاوازتر بوو لە فیستیڤاڵەکانی تر بە حکمی ئەوەی کە ئەم فیستیڤاڵە هەم ینی ئەو گروپانی کە بانکرابوون زیاتر لە 36 گروپ مەسەلەن بانکرابوو لە ناوخۆی ئێران و مەسەلەن دەرەوەی ئێران وەکو پاکستان و هندستان و ئەفغانستان و مەسەلەن کوردستانی خۆمان و ئەمانە گروپەکان هەمیان بەقوت بوون هەمیان زۆر بەهێز بوون ئەنجا دادوەرەکانیش بەقوت بوون مەسەلەنێکی وەکو فەریدونی شەهبازیانی تایە کە سەرۆکی ئۆرکسترای سەمفۆنی میلیە لە هەموو ئێران یعنی ئەیتر کە یەکێکە لە ڕەمزە زۆر دیارەکانی موزیک لە ئێرانە ئەوە یەکێک بوو لە دادوەرەکان مەسەلەن وەکو جەنابی کاک ڕابەر فەرمووی کاک بێژەنی کامگار ئوستاد بێژەنی کامگار کە یەکێکە لە ئوستادە زۆر گەورەکانی کورد بەڕاستی مەسەلەن کاک دکتۆر سەید بەهادینی حوسەینی تیا بووە مەسەلەن وحیدی تیا بوو کە ئەوی ژێکشەکە لە ئوستادە گەورەکانی دەبار حاڵیانی قسەکە لەسەر ئەمەیە ئەوێ کوواڵێتیەکەی زۆر جیاوازتر بوو لە لەوچە بینەران تامەزرۆی بەرهەمێکی تر تا بن و ئێمە ژەر وەهادانی پێمان خۆشە گوێبیستی بەرهەمێکی تر تامێن جا نازانم متفیتان بڵێم هەڵبەتە مامۆستا بێخود کە بە حەسانی کورد ناسراوە گومان نییە لەوەی کە بەڕاستی شعرەکانی زۆر تایبەتنەوە بە تایبەتی لەو بەشەی کە بۆ ئەسحابی نووسیوە بۆ 4 خەلیفەکە بەڵای خصوص خەلیفەی یەکەم لەگەڵ خەلیفەی دووەم و سێم و چوارەم ئەگەر بکرێ ئینشاءالله پێم خۆشە لە خزمەتانەوە بە مەقامێک پێشکەش بکەین و دوجارێکی بزانین کارسی خۆشە و دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکایە ڕەواقی تۆ خۆشە و سەرەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ بەتیکە بێ دڵێ کە نەیبێ ئیشتیاقی تۆ حياتي من وصالي تو مماتي من فراقي تو بلي بري خيالي تو علاجي شيت وهاركايا خصوص خليفي كم رئيسي فرقي اهتدايا
كأو بو كردي روحي خوي لري صدايا قتا فدا كسي كبي مباركي بخايا تجاري أجدها لبر رسولي محترم نوقزن دي بي بقايا يقين بزانا إيشي وايا لإيشي ياري غاركايا لباش إمامنا مور عمر خليفة زمين درختي معدلة سمر چمن ترايا زي شرع دين جنابي أول هرجيك أبوي ترصقي لعين لترسي شيري عيبتي بلور لور فراركايا لوصفي خازني سوام يقايا أنا جوهري حياة إمامي شرخي معرفة خطيبي منبري حياة هرشي بلم خجالة لشرمي جوهري حياة كسي كداب خاف لقلسر لري أواسري حياة هزاري وقمنو ملك بباسي شرم زاركا لقل كسي حبيبي خوي خواك ابو عنايتي بياني وصفي او اكال هل اتايا بآيتي بلي غزم فريكي وايا بزوري شان رايتي بدستو تيغي المتي لشيري كردقاركا دلايم كزباودة جباري شد ميز دلايم كزباودة جباري شد ميز تنام كصحبات دل داري شد ميز تنام كصحبات دل دار شد ميز أزان ما يجر عايدا دان بمنصور
یاخوا دەنگ و دەمتان خۆش بێ یاخوار سەرکەوتوو بن ئینشاءالله سەلامەتەکە ئەم بەرهەمەتان ببوورە خۆتان ئاوازتان بۆ دانابوویان ئاوازەکەی وەرگیراوە خێرەمە بەرهەمی کاک محەممەد ڕزای عزیزیە کە داوێتی بە برای خۆشەویستی کاک پەیامی عزیزی لە یەکەم ئەلبومی باقودسیاندا کتوویەتی و دیارە ئاوازێکی کۆنە زیاتر لە 20 فۆلکلۆریکەیە هیچ بەرهەمێکتان هەیە کاک بیال کە شاعر و ئاوازی خۆتان بێت وەڵا بێگومان بەتەکیید وڵا هەمان هەیتر خۆتان ئاوازەکەی بەڵێ خۆشمان ئاوازەکەیمان بۆ داناوە و شعرەکە شێهری خۆم سەرەتا ئاوازدانێن شعری بۆ ئەبڕنیان بۆ نە شعری بۆ دان ئاوازی شعر خۆی جاری وا هەیە یعنی شەجەران شتێکی زۆر جوانی هەیە باس لەوە کە ئەڵم تۆ چۆن ئەم ئاوازانە بەم شێوەیە ینی دیارەکەی تو چۆن ئەیان بڵێ ئەڵێ وەڵڵاهی ئەو ئاوازە لە ڕۆحی شعرەکە هەیە جوان یعنی ئەڵێ ینی من کاتێککە شعرەکە ئەخوێنمەوانێ ڕێک ئەو ئاوازە هەستەکەم ئاوازەکە خۆی لە ڕۆحی شعرەکە هەیە ینی هەندێک حاڵەت هەیە وایە بەڕاستی شعرەکە خۆی واکە کە ینی کاتێککە ئیخوێنیتەوانێ خودی شعرەکە ڕۆحی ئاوازەکە خۆی تێ هیچ بەرهەمێکتانم ڕگاوە جاریوێت و ئاوازێکت بۆ دێ شعرەکەی لەبەر نییە دەبینی لەگەڵ وەزنی شعرێک یەک دەگونجێ دەتوانانی ڕێک قالبیکەی لەگەڵیە سەرکەوتوو بن هیچ بەرامێکتان ئامادە نییە کە هەم شعری خۆتان هەم ئاوازی خۆشتان بێت واللهی بۆ ئێستا بڕوان ناکەم ئەو ئەمن دەستم بە دامانیەکە ئاوازێکی خۆمانەیە و شعرەکەی دیارە هەر یەکێک لە شاعیرەکانی ڕۆژهەڵاتە بۆیە مڵکی کەس نییە ئی خۆمان نەبێمە بۆتم بەرهەمی ئەم گروپە حتا ئاوازی هەماڵومی نەکەم کە بەم شێوەیە وتمانەوە یاخوا دەست و دەنگتان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازین مای شانازین بەڵام بەداخۆ کە کاتی بەرنامەکە نازان بۆ ئەم شتە هونەریانەوەندە زۆرڕە بەڵام بەتاکید بەڵام من پێم خۆش بوو باسێکی کورد لە پرۆژەی مەسەلەن یارانەکە بکەین ئەگەر کاتمان هەبێ بەڕاستی ئێمە طبعا زۆر دەمێکە ئەم پرۆژەی لامان گەڵاڵە بووە بەڵام سواز بۆخوا ئەوە تقریبا بۆ ماوەی 2 ساڵە بێ بە هاوکاری چەند برا و چەند دۆستێکی عزیز و خۆشەویست کە ئەومانداوە بیخینە واقعەوە بەڕاستی کۆمەڵێک چەمکەیە ئێمە زۆر بەلامانەوە زەرورە مەسەلەن ینی چۆنەڵی ئاشنای بکەین بە خەڵک سلوکی دینداریانی ئێمە بە دوو حاڵاتا تێپەڕیوە بەڕاستێکی یان سلوکێکی زۆر عوامانە بووە لە شێوازی دینداریمان یان عالیمانە بووە کە ئەمەیان ینی چۆنەڵی هەموو کەس نەیتوانیوە تەعاملی لەگەڵاکە ئەمیشانەکو پێویست نەبووە بەڕاستی ئێمە لەم بینە بەپێ ئەزمون و تەجربەی ئەوەی کە مەسەلەن خوێندومانەتەوە بیستمانە و بینیمانە دەرکمان بۆ کردووە کە فراغێکی زۆر زۆر گەورەتر هەیە لە سلوکی دینداری کە ئەویش بەڕاستی دینداریشی عاشقانەیە وەکو ئەوەی کە مەسەلەن چۆن تەواوی عورەفا مەسەلەن ئیشیان لەسەر ئەم حاڵەتە کردو هەر لە ئیمامی عەلیەوە هەتا وەکوڵێ زۆربەی زۆری عورەفاکان هاتوین ئێمە ئیشمان لەسەر یەک حاڵەت کردووە کە ئەویش بەڕاستی ئەبێ بە شەریعەتا بەرەو طریقەت بڕۆی بە طریقەتی شا بەرەو حەقیقەت چونکە بەڕاستی وەکو زۆربەی زۆری عورەفا ئیشان لەسەر ئەمە کردووە مەولانا پێی وایە کە شەریعەت گفتارە و طریقەت ڕەفتارە و حەقیقەتیش ئەنوارە بۆیە من پێم وایە ئێمە لەم پرۆژەیە ئەمانەوێ بەڕاستی ئەمە بەدەر بخەین وا بکەین کە بەڕاستی ئەمە جێی خۆی بگرێ لە شار و شارچەکانە بەرنامەمان هەیە بۆ ئەوەی کە بەڕاستی کۆڕمەجیسێکی یاران کە ئێستا لە سلێمانی ماوەی 2 ساڵە بەڕێوە ئەچێ هەرمانی جارێک 20 شەو جارێک ئێمە ئەم کۆبوونەوەیمان ئێمەش بڵێن ئینشاڵڵا لە بەرنامەکانی داهاتوە بە چڕتر و بە درێژتر لە خزمەتانە بین لەبەر کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوەچێ بەشێک چڕ و پڕیەک بە بەرنامەکەمانەوە دیار بوو بێ ئەمڕۆ بەڵێ ئازیزان و خۆشەویستانم من و شەیدا ماڵاوایەکەین بەڵام بیلال کەیوانی لە خوێندنەوەی شیعرا ستایلێکی زۆر جوانی هێناوەتە نێو ئەدەبیاتی ئێمەوە بێگومان تەواوی شاعیرانی ئێمە لە وەسف و گەورەی پێغەمبەری خوا و وێستگەی هیجرەتەکەی شتی زۆر جوانیان وتوە بەڵام مەحوی یەکێکە لە سەردەستەی شاعیرانی کورد کە لە بەشێکی قەسیدەی بەحری نوردا وێنای هیجرەتەکەی پێغەمبەری خوامان بۆ دەکا و دیوانەکەی مەحوی دەدەینە مامۆستا بیلال کەیوانی تاوەمان بخوێنێتەوە و من و هاوکارم شەیدا ماڵاواییتان لێەکەین و بە چەند خولەکێک زۆر بە کورتی مامۆستا بیلالیان فەرموو بۆشم دیاری کردی. ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو کە هەر کەس تێبگا بەم دینە نەسخی جوملە ئەدیانە بە هیجرەت غیرەتی دینی مهاجر خدمەتی ئەنسار لە قووە هاتە فعل و بوو لە عالەمدا بەدەستانە
لفەیزی هیجرەتە ئەسحابی بەدر ئەم شەو هیلالی بوون سبەی هەریەک بووە بەدرێکی کامیل ئەو هیلالانە چی هیجرەت شەهدی وەصل ئارامی جانە بۆ هەواخواهان چی هیجرەت بۆ عەدوو تەعزیبی ڕۆح و زەهری هیجرانە هەواخواهی عليه الرحمة والرضوانیان بۆ ما ئەعادیشی عليه اللعنەیە بەشیان و بەسیانە کەسێ ئایەی عەفە الله عنکە مەحزی دڵنەوایی بێ مەعاذ الله دڵی ئەو ڕەنجەکردن عەینی خوسرانە کەسێ پێنێتە نوتق و ئاسک کەسێ بێنێتە نوتق ئاسک بەعیر و سوسەمار و گورگ بە تەصدیقی مقرر بن یەک بە یەک ئەم بێزوبانانە بە ئەمری یا ئیشارەی بەس درەختی ڕیشەدا بەستوو لە ڕێک دەربێت و بێتە خدمەتی ڕەقسانە بە تەکزیبی کەسی وا ناکەسێ جورئەت بکا لاشت سەیهارە بەرازە مولحیدە بوجە لە شەیطانە شەوی هیجرەت کە عەدا زۆری هێنا مشتەخاکێ بوو پیا چەندن دەبەنگ و کوێر و کەڕمان ئەو لە عینانە لەناو ئەو گورگ و ورچ و سەگەلەت دەرچوو بئیذن الله بە یاری غارەوە یاری لەباری ڕێ لە بەریانە وەکو خورشید و مەه پێی سەیریان لێ هەڵبڕێ تا غار لە غارە سەیری کرد ئەعدا کە وەک سێبەر لە دوویانە بە یەکدوو عنکەبوت و کۆتری بێفام و بەستە زمان بە یەکدوو عنکەبوت و کۆتری بێفام و بەستە زمان شعور و فەهمی گۆڕی لەو سەگ و ئیبلیس و دێوانە بەهەشتی داخڵی یەسریب دەبێ تووبا لە بۆ ئەنسار بە کوفاری مەککە تا ئەبەد یاوەی لە نامانە ئەگەر ئەم هیجرەتە نەبوایە دین ئەم شەویا بمدی لە نەسکی دەست و چای تۆ خۆش بێ زۆر سوپاس بۆ ئێوە